بەداخەوە ئینسان ئەگەر عەقڵی کامل بێ و عەقڵی تەواو بێ زۆر گرنگە بەخوا، زۆر موهیمە. بۆیە بەردەوام بڵێ خۆزگەم بۆ کەسی عەقڵی تەواوە. یعنی منداڵێک ئەگەر لە دیوەخانێکە لە ناو مەجلیسێکە مناڵێک هەڵبەزێتەوە باوک و کەسوکاری ئەیکەنە دەرەوە لێشی تۆڕابن، عیبە حەیامان مەبە، عیبە تۆ تەسەڕوفات جوانکە، بڕۆ دەرەوە. جەنابیشی بە کەشیدەیەکەوە، بە جامانەیەکەوە، بە ڕیشێک و سمێڵێکی سپیەوە جەنابی هەڵەبەزێتەوە و ئاوا دەست بە عادەت. خۆ ئەگەر تۆزێ یەک تۆزێ تێگەشتوو بیتە ئەم شتت ناکرد، وەڵڵاهی بۆ مناڵێک حەیاچوون و عیبە بێ بۆ تۆ 1000 جار عیبەیە. عیبە عیب تۆزێ ئینسان شەخسیەتی خۆی بپارێزێ. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر ئاوی سارد کە حەڵاڵە شەخسیەتم بشکێنێ نایخۆم و ئاوی گەرمە خۆم و شەخسیەتی خۆم پارێزم. ئەی تۆ هەڵەپەڕی ئەگەر بەتەنیا خۆشت بیت جوان نییە، بۆ شەخسیەتی تۆ جوانێ، تۆ باپیرەی، تۆ تەمەنێکتەیە، تۆ کچ بەشوو داوە کوڕ ژنی هێناوە لەناو خەڵکە هەڵەپەڕی. ئینسان تۆزێک بۆ خۆی بژی ژیانێکی خۆش بۆ خوا سەرف بکات. لەبەر خاتری خوا کۆمەڵە شتێکی وازی لێ دەهێنم. خۆ مناڵم کاتێک کە بەتەنیا خۆت هەڵەبەزیتەوە حرامە، هەر خۆت بی یاخود 2 نەفەر بەس پیاو بێ، بەڵام کاتێک کە گۆرانی لەگەڵا لێدی حرامە، کاتێک کە ڕەش بەڵەکە حرامە ژن و پیاو دەسەگرن. پیاوی بەخیرە چۆن ڕازێ بێ کچەکەی و ژنەکەی دەستی کەسی بێگانە بگرێ، ئەمە ئامۆزایەتی و ئەمە پورزایەتی و ئەمە خاڵۆزایەتی و ئەمە خزمی بایعەکەی و نازانچی با دەستی بگرێ دەستی بگوشیە. ئالەو دەست بە گوشینەوە زۆر شت پەیا بوو، هەزارەها زینا و خیانەت لەو دەست گوشینەوە پەیا بوو. با بە خۆماندا بچینەوە. ڕقسکردن بۆ مناڵ عیبە بێ، هەڵپەڕین بۆ مناڵ عیبە بێ، بۆ پیاو زۆر عیبەترە. وڵی پیاوی وان بینیوە هەڵپەڕیوە سوێن بەخوا عارەقم کرد تەریق بوومەتەوە، خۆم تەریق بوومەتەوە. ئەوەندە بەتەمەنە ئەڵی پیاوی سڵحە، بەڵام وەکو مناڵ هەڵەبەزێتەوە. تەسەڕوفاتەکە بەداخەوە ئەوە حاڵەکەی ئێمە شەخسیەتی مارەوەدایە. پیاوچاکان لە بازارە بنێشتیان ناخوارد، شتیان ناخوارد لەناو بازار بە چاوی خەڵکە ما شەخسیەتمان نەشکێ، تۆ چی هەڵەبەزیتەوە؟ ئێدە شەخسیەتی خۆت پارێزە مام حاجی کاک حاجی حەج کردو عومرەت کردو خوا لێت قبوڵ کە